ڤرجینیا ئەگەر بە سورعەتی 20 عقدە بڕوە ینی تۆ دەنگ دەرەکە بە 20 عقدە بڕۆی 18 کیلومتر تا 19 کیلومتر لە سەعاتێکە دەنگە غۆغاسەیە بێ بەرز بێ بەڵام بەو سورعەتەش دەنگی بەقەت دانەیە نییە کە وەستاوە لە جێی خۆی ژێر دەریایی ڕووس هەروەکو سیارەشیان وایە هەروەکو فڕۆکەشیان وایە بەڵام بەقووەتە مەچینەی رووسی زۆر بەقووەتە ژێر دەریای رووسی بڵێن ئەم فیئەی ئێستا نافیئەی تایفۆن و ئۆسکار و دێلتا و یوری کە بە دەریای ڕەتەبوو ڕۆنی لێ ئەڕۆی هایدرۆلیکی ڕۆی دەریای پیسە کرد دەنگێکی بەرزی هەبوو سۆنار بە ئاسانیە ئیدۆزیەوە بەڵام توانای چوونە خوارەوەی زیاترە لە قولی لە ژێر دەریایی ئەمریکا و چین و فەڕەنسا و بەریتانیا ئەو قولیەی کە ژێر دەریایی ڕووس پێگا ئەم وڵاتانە ناتوانن بگەنەوێ بۆ نمونە سەر ڕقم قیاسی ژێر دەریای رووسیا 600 مترە هیچ ژێر دەریایە ناتوانێت بگاتە 600 متر بەڵام ڕووسەکان ئەتوانن باش چونکە ژێر دەریایی کە دروستیەکەی بە پۆڵای ڕق فولاف سەڵب دروست دەکرێتن ڕووس تیتانیۆم بەکاردێنێتن ڕاست دروستکردنی تیتانیۆم زۆر قورسترە لە پۆڵایە تایبەتی لە لەحیم و ئەوانەیە پۆڵاکە لە ژێر دەریا تەحملی زیاترە و مانەوەی زیاترە و تێکچوونی کەمترە بەڵام تیتانیۆم زووتر سیانەشی قورسە بەڵام کە دەنگ دەرەکات چێتە ئەو قولیەوە خۆی شارێتەوە ئێستا کە گۆڕا ینی ڤلادیمیر پۆتین بڕیاری ئەوەی داکە ئەم ژێر دەریایانەی لە کاتی یەکێتی سۆڤێت دروستکراوە هەمووی بگەڕێتەوە هەمووی دەستکاری بکرێتن مەفاعلی بگۆڕدرێتن و بکەن و هاتە مەیدانەوە ئێستش کازان و سێرا یانزە و یوری و ئەو جۆرە دەنگی نەما وەکو جاران زۆر بێ بە دەنگی ئەڕوا سۆنار زەحمەتەبی دۆزێتەوە بەڵام هێشتان هەر نەگەیشتووەتە ڤرجینیا یعنی USS ڤرجینیا USS ڤرجینیا هەتاکو تەسیری مەجای مۆغناتیسی کە بتەوێ ئەو پۆڵایە بزانی ناتوانی سیستەمێکی وای تایە تەکنۆلۆژیاکە ئەوە شت لێ تێکەداتن ڤرجینیا ئەگەر بە سورعەتی 20 عقدە بڕوە ینی تۆ دەنگ دەرەکە بە 20 عقدە بڕۆی 18 کیلومتر تا 19 کیلومتر لە سەعاتێکە دەنگە غۆغاسەیە بێ بەرز بێ بەڵام بەو سورعەتەش دەنگی بەقەت دانەیە نییە کە وەستاوە لە جێی خۆی جیاوازەکە زۆر زۆرە جیاوازەکە بای 3 میلیارد دۆلارە کازان بەو پێشکەوتووی خۆی سێرە یانزە و تایفۆن و یوری و ئۆسکار و دێلتا ئەمانە هەمووی هەرە باشەکەی ناگاتە ملیارێ دۆلار لە رووسیەکە بەڵام ئەمە بەتەنیا 3 میلیارد دۆلارە.